گردن ئازایی تەنها بەدەم نییە، ئەو کەسە ئەگەر دڵی لە یەکێ شکابێ بەو وشەیە کەوا لە گردنت ئازابێ چاک نابێ، ئیشەکە لە ژوورەوەتە لە ناو دڵە. ڕاستەکەی وڵی جەژن ڕۆژێکی پیرۆزە بەنسبەت ئیسلامەوە، بەڵام ئەم جەژنی قوربانە ئەگەر لە ڕەگ و ڕیشەی هەڵدەینەوە ئەمە جەژنی پێغەمبەر ئیبراهیمە. ئەبێ ئەم جەژنە ئەگەر بەکو پێغەمبەر ئیبراهیم بکەین ئەبێ جەژنی شۆڕش و شکاندنی بتەکان بێ، ئەو بتانی کەوا ئەو بۆ خۆی شکانی شۆڕشێ بۆ ئەو سەردەمە، ڕاستە ئەو پەیامبەری خوایە. بۆیە ئەبێ عیبرەت لەو مۆزوعی نەبی ئیبراهیم وەرگرین، پێغەمبەر ئیبراهیم، کە ئێمە دائیمەن بە ڕوحێکی شۆڕژگێرانە بڕواین لە شتەکان. لەلایەکی ترەوە باس گردن ئازایی بەڵێ کاکە ئەوە خۆی ئەمە دەرفەتێکە بۆ ئەوەی دڵەکان ساف بێ بەرامبەر یەکتری، بەڵام ئەوەی من لێی تێگەم گردن ئازایی تەنها بەدەم نییە، ئەو کەسە ئەگەر دڵی لە یەکێ شکابێ بەو وشەیە کەوا لە گردنت ئازابێ چاک نابێ، ئیشەکە لە ژوورەوەتە لە ناو دڵە. جا گردن ئازایەکان با لە دڵەوە بێ، دڵەکان ساف بێ و جەژنی هەمووان پیرۆز بێ. من ناوەڵی لەبیرمەوە چۆڵی کەسم لەبیرنی ئازانویدا بێ. وڵی احتیمالە هەنێزار بە بۆنی سیاسەتەوە قسە زیاد دەکەین، داوای لێکەین گەردنمان ئازاکەن.